هەرچەندە پێشتر و لە سەردەمی محەممەد مورسیدا بە زیندانیکردنی هەتا هەتایی سزادرا، بەڵام پاش 6 ساڵ لە زیندانیکردن حوسنی موبارەک سەرۆکۆماری پێشووتری میسر ئازاد کرا و گەڕایەوە ماڵی خۆی. فەرید دیب پارێزەری حوسنی موبارەک ڕایگەیاند داواکاری گشتی میسر بڕیاری ئازادکردنی موبارەکی جێبەجێ کردووە و لە ئێستادا گەڕاوەتەوە بۆ ماڵەکەی خۆی لە گەڕەکی میسری نوێ. میسری نوێ یەکێکە لە گەڕەکە مۆدێرنەکان و دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی قایرە تا کۆشکی سەرۆکایەتیش لە هەمان گەڕێکدایە. ئازادکردنی حوسنی موبارەک دوای ئەوە دێت دوویە مانگە دادگای تێڵچوونەوەی میسر بێتاوانی ناوبراوی لە کوشتنی خۆپیشاندەرانی 2011 دەرکرد و بڕیاردرا ئازاد بکرێ. بە پێی یاسای میسریش لە سەربازیەکەی کە فەرق ڕوکنی هێزە ئاسمانیەکانە بۆی دەگەڕێتەوە وەک سەرۆکۆماریش خانەنشین دەکرێت و موچەی پێدەدرێت. ئەوکات پارێزەرەکەی حوسنی موبارەک ئاماژەی بەوەش کرد لە مەرانبەر ئەو 6 ساڵ زیندانیکردنەدا موبارەک دەتوانێت داوای قەرەبووکردنەوە بکات. محەممەد حوسنی موبارەک لە ساڵی 1928 دا لەدایک بووە و لە ساڵی 1949 بە کالۆرەسی لە زانستی سەربازیدا بەدەستهێناوە و سەرجەمپلە سەربازەکانی لە ڕیزی سوپای میسردا بڕیوە و گەیشتۆتە پلەی سەرۆک ئەرکانی هێزە ئاسمانیەکان. لە ساڵی 1975 دا ئەنوەر سادات سەرۆکۆماری ئەو کاتەی میسر حوسنی موبارەکی کردا جێگری خۆی. لە دوای کوشتنی ئەنوەر سادات لە 4 تشرینی یەکەمی ساڵی 1970ەوە تا 11 شوباتی 2011 بووە 4مین سەرۆککۆماری میسر. پاش تێپەڕبوونی 18 ڕۆژ بەسەر خۆپیشاندانەکانی ساڵی 2011 میسر لە 11 شوباتدا لەژێر فشاری خۆپیشاندەراندا لە دوای 30 ساڵ حکومڕانی میسر ناچار کرا دەستبەرداری پۆستەکەی بێ. لە دوای گرتنەدەستی دەسەڵات لەلایەن محەممەد مورسی دەسەڵاتدارانی میسر بە ئەتۆمەتی کوشتنی خۆپیشاندەران بە زیندانیکردنی هەتا هەتایی حکوم درا. ئەوەش لە کاتێکدایە بە پێی ئاماری لیژنەی لێکۆڵینەوە لە خۆپیشاندانەکانی ساڵی 2011 850 کەس لە پارێزگا جیاوازەکانی میسر کوژراون. هەرچەندە موبارەک ئازاد کرا، بەڵام چەند تۆمەتێکی تری گەندەڵی ئاراستە کراوە وەک دۆسیی وەرگرتنی دیاری لە دەستگای یاهرامی ڕۆژنامەوانی بە پێچەوانەی یاساوە لە ماوەی سەرۆکایەتیەکەیدا. بەرهەم ساڵح NRT